لە نێو بایکۆت و دەنگ پێنەدانی نزیکەی نیوەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەنگ بە ئومێد خۆشناو وەک پارێزگاری نوێی هەولێر درا. لە کۆی 23 ئەندام هەژدە ئەندام دەنگی پێدا پیرۆزبایی لێ دەکەین. کۆبوونەوەی ڕۆژی دووشەمەی ئەنجومەنی پارێزگای هەولێر بۆ دەنگدان بە ئومێد خۆشناو وەک پارێزگاری نوێ هەر یەک لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوو و یەکێتی بایکۆتیان کرد. ئومێد خۆشناو وەکو پارێزگار هەڵبژێردرێت. لە کۆیسی ئەندامی ئەنجومەنیش 18 ئەندام دەنگیان بۆ پارێزگاری نوێدا کە ئەوانیش هەر 12 ئەندامەکەی فراکسیۆنی پارتی و 3 ئەندامی تروکمان و 2 ئەندامی مەسیحیەکان و ئەندامێکی سربەخۆ بوو. خزمەتکاری خەڵکی هەولێر دەبین کۆتایی بۆ قۆناغە دێتن کە کاندیدی چه حزبێکین و لە بۆ چه حزبێک کار دەکەین بەبێ جیاوازی و خزمەتی شاری هەولێر بە هەموو پێکاتەکانی و بە هەموو سنوور و جوگرافیا فراوانەکەی دەکەین و فەرمانبەرێکی خزمەتگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان دەبین کە ئەویش جێبەجێکردنی ئەجێندا و کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەو فراکسیۆن و لایەنانەی دەنگیان بە پارێزگاری نوێنەدا دەڵێن دەبوایە پارێزگار کارنامەی خۆی ڕوون بکردایەتەوە تاکو بە بەرچاوڕوونی دەنگی پێ بدرێت نەوەک داوا لە ئەندامانی ئەنجومەن بکرێت بە شێوەیەکی هەڕەمەکی دەنگ بۆ کاندیدی پارێزگار بدەن. پێشوەختە بڕیاری لەسەر دراوە و کە هێنراوتە ئەنجومەن زیاتر بۆ ئەوە بووەکەوە وەکو ڕۆتیناتێک جێبەجێ بکرێ هیچی تر ئەو کاندیدانەی ترش کە هاتوونە خۆیان کاندید کردووە بۆی ژمارەکە زیاد کراوە تەنها بۆ ڕازانەوەی پرۆسەکەی پێمان وایە چونکە پێشوەختە ئەیانزانیکەوە دەنگ ناهێن و هەر بە سفر ڕۆنە دەرەوە و پێم وایە ئەوانەی کا دەنگشیان داوە زیاتر لە بە ئێرادەی خۆیان نەبووە لەژێر فشارە بووە. خودی حکوومەتی خۆجێتی هەولێر هەیە ئێمە لە حکوومەتی خۆجێی وەکو فراکسیۆنی یەکگرتو معارەزەین کە معارەزەین ئەسڵ ئەوەیە دەنگ نەدانە. بەڵام ئەگەر هاتوو بابەتێکی تر بوو گفتوگۆ کرابە مفاوەزات کرابە لەسەر ئەوەی پلان و بەرنامەیەکی ڕۆشن هەبا بیان گوتبا بۆ پارێزگای هەولێر ئەو شتە دەکەین ببێتە بەڵێن بۆ زەویەکانی هەشتی حەسارۆک ئەو شتە دەکەین بۆ گەڕەکی سیمی خاتونەوە و گەڕەکە هەژار نشینەکان ئەو شتە دەکەین بۆ فڵان شوێن ئەو شتە دەکەین یعنی شتەکان ڕۆشن بە دەمانتوانی زۆر ئاسایی بوو گفتوگۆ لەسەر بەسەرەی بابەتی دەنگدان بکەین. حزبی حکومڕانی هەولێر زۆر جار باز لە تەوافق و یەکڕیزی دەکات و ئەم بنەمایە دەبەستێتەوە با بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانەوە کەچی هەر ئەو حیزبە خۆی لە چەندین بۆنە و پێشهاتدا هیچ حسابێک بۆ بنەمای تەوافق و یەکڕیزی نێوەخۆیی ناکات. دەستنیشانکردنی پارێزگاری هەولێر و دەنگپێدانی با پشتیوانی پێکهاتە و کەمینەکان و پشتگوێخستنی ڕای زۆرینەی حیزبە کوردستانیەکان نوێترین نمونەی ئەم تاکڕەویەیە لە بڕیاری سیاسیدا کە هەر ئەمەش هەڵوێستی هەرێمی کوردستان لە بەغدا و دەرەوە لاواز کردووە و لە قۆناغە جیاوازەکاندا زەبری لە هەرێمی کوردستان و بەرژەوەندیەکانی داوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.